ئەو کارەساتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاخی گۆیژیا ئەنجام ددا کە دەستێک لە پشت ئەو کارەساتەوە بوو کە بووە هۆی سووتانی زیاتر لە 8,000 داری بەتەمەن لە شاخی گۆیژە. بۆیە پارتی سەوزی کوردستان ئیمڕۆ لە فەرمانگەی داواکاری گشتی داوای یاسایی تۆمارەکە لەسەر ئەو کەسولایانەی کە دەستیان هەبووە لە سووتاندنی و شێواندنی ژینگەی شاری سلێمانی و نەمانی ئەو سەوزایی کە هەمان بووە لە شاری سلێمانی و بە تایبەت گۆیژە کە ساڵانە زۆر جار ئەم حاڵەتە ڕوویداوە لە شوێنەکانی تریشە، بەڵام ئەوەی کە جێگای سرنج و تێڕوانینی ئێمە و هاوڵاتیانی شاری سلێمانی و یان هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە کارەساتێکی یەکجار گەورەی ژینگەیە. داوا لە هەموو لایەکەکەین کە بێن بەدەممانەوە کەمپینیەگەڕا گەینی بە هاوکاری هەر هەموو لایەکیان بۆ دووبارە سەوزکردنەوە و ژیانەوەی ژیان لە گۆیژەیەوە بە خزمەتکردن بۆ سەوزایی کەماوە ئەو سەوزایانێکی ئەیچێنین.